بەناوی خوای گەورە و میهرەبانەوە بەخێر بێن بەسەر چاواتن. ئێستاش ئاماری تاوانەکانی دوانزە مانگی ساڵی 2020 بۆ خەینە ڕوو هەر لەگەڵ شا بەراوردەکەی بە ساڵی 2020 خەینە ڕوو. سەرەتا لە تاوانی کوشتنیەوە دەست پێ بکەین. کوشتنی پیا و 12 تاوانی کوشتنی پیاومانە بۆ لە 2022 ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ 2021 حوت حاڵەت کەمی کردووە. خۆ کوشتن ده حاڵەت ده ڕووداوی خۆکشتمانە بوو ئەگە بەراوردی بکەین بە 21 دوو حاڵەت زیادی کردووە. کوشتنی بە هەڵا 5 ڕووداوی کوشتنی بە هەڵەمان هەبووە ئەگە بەراوردی کەین بە 21 4 ڕووداو زیادی کردووە. شەڕکردنی جۆراوجۆر 469 ڕووداوی شەڕکردنی جۆراوجۆرمان هەبووە ئەگە بەراوردی بکەین بە ساڵی 2021 31 تاوانی شەڕکردن زیادی کردووە. دزینی ئۆتۆمبیل یەک تاوانی زینی ئۆتۆمبیل تۆمار کراوە لە سنووری گەرمیان ئەمیشەگە بەراوردی بکەین بە ساڵی 2021 یەک تاوان کەمی کردووە. دزی جۆراوجۆر 603 ڕووداوی دزی جۆراوجۆرمان هەبووە لە سنووری گەرمیان ئەمیش بەداخەوە گەر بەراوردی بکەین بە ساڵی 2021 ڕێژەکە زۆری کردووە 300 ڕووداوی دزی زیادی کردووە. ڕفاندن 13 ڕووداوی ڕفاندنمان هەبووە لە 2021 شهر هەمان ئامار بۆ 13 ڕووداوی تاوانی ڕفاندنمان هەبووە. ڕووداوەکانی خراپبەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی ئەمە هاکردن دەگرێتەوە هەڕەشە بۆ مۆبایل دەگرێتەوە بڵاوکردنەوەی وێنەی نەشیاوی خەڵک دەگرێتەوە هەمووی دەچێتە ژێر وەسفی خراپبەکارێنانی ئامێرەکانی پەیوەندی 195 کەیسمان هەیە ئەمیش ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2021 5 حاڵەت زیادی کردووە. ساختە و تەزویر 30 حاڵەتی ساختەمان هەبووە ئەمیش بەراوردی بکەین بە ساڵی 2021 سێ حاڵەت کەمی کردووە لە 2021 33 کەیسی تەزویرمان هەبووە. تاوانەکانی بەدڕەوشتی 9 حاڵەتمان هەبووە ئەمیش ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2021 حاڵەتێک کەمی کردووە. تاوانی فرتوفێڵ و فێڵکردن کەمی کردووە لە ساڵی 2022 131 حاڵەتمان هەبووە لە ساڵی 2021 165 حاڵەتمان هەبووە ئەمیش ئەگەر بەراوردی بکەین 34 حاڵەت کەمی کردووە. هەڕەشەکردن تاوانی هەڕەشەکردن لە 2022 309 حاڵەتی هەڕەشەکردنمان هەبووە لە 2021 397 واتە 88 حاڵەت کەمی کردووە. هەڵگردنی چەکی بێمۆڵەت لە 2021 58 حاڵەتمان هەبوو لە 2022 47 حاڵەتمان هەبوو ئەمیش 11 حاڵەت کەمی کردووە ئەمیش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەم ماوەی ڕابردوو هەڵمەتی دەستگیرکردنی ئەو کەسانە دەستی پێی کردکەوە چەکی بێمۆڵەتیان پێ و دەست بەسەر ئەو چەکانە دەگیرا بۆیە خۆشبەختانە ئامارەکان ئاماژە بۆ دەن کە هەڵگردنی چەکی بێمۆڵەت کەم بۆتەوە. کۆی گشتی تاوانەکان 1829 کەیسمان لا تۆمار کراوە ئەمیش بەراوردی بکەین بە ساڵی 2021 1630 کەیس بووە ڕێژەکە زیادی کردووە. دێنە سەر ئاماری ئەوانەی وا دەستگیر کراون و ڕاگیراون و ئجراعاتیان لەگەڵ کراوە تۆمەتبارەکان. ڕاگیراوانی سەرووی 18 ساڵ لە ڕەگەزی نێردا 2388 کەس لای ئێمە ڕاگیراوە لە ساڵی 2022 لەم 2388 کەسە ئەمانە سەرووی 18 ساڵن و نەوجوانەکان وا خواروی 18 ساڵن 277 کەسمان لای ئێمە ڕاگیراون تۆمەتبار بوونە و لە گەرمیانە ڕاگیراون بە بڕیاری دادگا. ڕاگیراوی سەرووی 18 ساڵ کە لە ڕەگەزی ئافرەت بێ 58 کەسمان 58 ئافرەت ڕاگیراوە لە ساڵی 2022. ڕاگیراوی خواروی 18 ساڵ لە ڕەگەزی مێ کە کچ بێ 6 کەسمان هەبووە. کۆی گشتی ڕاگیراوان 2729 کەس لای ئێمە بە بڕیاری دادگا ڕاگیراون و ئجراعاتی یاساییان لەگەڵ کراوە ئەمانە بەشێکیان دۆسەکانیان یەکلا کراوەتەوە و سزا دراون بەشێکانیش بە کەفالە ئازاد کراون بەشێکیان تاکو ئێستا لای ئێمە لە گرن و گواستنەوە ڕاگیراون ئەوانەی کە لەوانەی کەوا سزا دراون لە سزادراوی سەرووی 18 ساڵ لە ڕەگەزی پیا و 184 کەس سزا دراوە واتە دۆسەکانیان یەکلا کراونەتەوە بە بڕیاری دادگا سزا دراون. 13 نەوجوان کوڕ لای ئێمە سزا دراوە
سزا ئافرەتیش سێ ئافرەتمانەیە کە سەروی 18 ساڵ بێ و سزا درابێ لەلایەن دادگەکانی گەرمیانەوە. کۆی گشتی سزادراوان لە ساڵی 2022 200 کەس سزا دراون. سەش ئەگەر هەر پرسیارێکتانە بێت لە خزمەتانی. باسی بەرزبوونەوەی ڕێژەی دزی کرد لە 2022 بەراورد لەگەڵ 2022. بەڵێ.